کارکردن بۆ یەکگرتووی. ئەگەر پرسیار لە هەر قشەیەک بکەیت دەربارەی ئەو شتانەی کە ئەو زۆر حەز دەکات لە کڵەساکەیدا ببینێت، یەکێک لەو شتە سەرەکیانەی کە ئەو لە بەشی سەرەوەی لیستەکەدا دەینووسێت یەکگرتوویە. ئەوە تا چەند باشە و چەند جوانە کاتێک گەلی خودا پێکەوە بژین. سەبوڕەکان 133:1. ئەوە شتێکی باش و جوانە و هەروەها کڵێساکانیش جوانتر و خۆشتر دەبن کاتێک یەکڕیزی و یەکگرتووی لە نێوانیاندا بێت. لەبەر ئەوە ئەندامانی کڵێسای دڵسۆز دەبێت بە دوای یەکگرتوویدا بچن لە نێو خۆیاندا. کتێبی پیرۆز بانگمان دەکات بۆ تێکۆشەر بن بۆ پاراستنی یەکێتی ڕۆحی پیرۆز بە پشتێنی ئاشتی. ئەفەسۆس 4:3. بەڵام لەوانەیە بە پێچەوانەوە لە هەوڵدانمان بۆ یەکگرتووی وامان لێبێت کە بە شێوەیەکی زۆر سەرنجمان لەسەر خودی خۆمان بێت. لەوانەیە بیر لە بانجی خودا بۆ یەکگرتووی بکەینەوە وەک ئەوەی تەنها دەربارەی پەیوەندی تاکە کەسی خۆمان لەگەڵ باوەڕدارەکانی تر بێت. ئایا هیچ ناکۆچیم لەگەڵ ئەندامێکی تر هەیە کە پێویست بێت باسی بکەم؟ ئایا من مهرەبان و نیازپاکم دەربارەی بیر و ڕاجیاوازەکان لەسەر کێشە لاوەچیەکان؟ ئایا من بە دڵخۆشیەوە ملکەتی ڕابرایەتی کڵەساکەمم؟ ئەوانە پرسیاری زۆر باشن کە پێویستە لە خۆمانی بکەین بۆ ئەوەی لایەنی کەم لە جێبەجێکردنی بەرپرسیاریەتیەکانی خۆماندا لە ئاشتیدا بژین لەگەڵ ئەوانی تر. بەڵام بانجی نووسراوە پیرۆزەکان بۆ یەکگرتووی قوڵتر و فراوانترە، واتە کتێبی پیرۆز ستاندەردێکی بەرزتر بۆ ئێمە دادەنێت، زیاتر لەوەی کە تەنها لەگەڵ یەکتری ناکۆک نەبین لە کڵەساکەماندا. بۆیە من دەمەوێت 4 پێشنیاری کردداری پێشکەش بکەم کە یارمەتی دەرت دەبن بۆ کارکردن بۆ یەکگرتووی لە ناو کڵێساکەتدا. بەڵام ئاگادارت دەکەمەوە کە ئەم 4 شتە ئاسان نین بۆ بەدەستێنان. هەندێک لەوان پێویستی بە کارکردنی زۆرە، هەندێکی تریان لەوانەیە گفتوگۆی قورس بە دوای خۆیدا بهێنێت. هەمویان بانگت دەکەن بۆ کردنی ئەو شتانەی ئاسان نین بۆ ئەنجامدان. بۆیە ئێمە پێشنیار دەکەین کە هەموو هەوڵێک بدەیت بۆ یەکگرتووی. ئەگەر ئاسان بووبان و بە سروشتی بەدەست بهێنرابوونایە، پێویستی نەدەکرد فەرمان بکرێت بەوەی هەموو هەوڵێک بدەن بۆ یەکگرتووی. هیچ کەسێک نابێت پێی بگوترێت هەموو هەوڵێک بدە بۆ خواردنی کەبابی زیاتر، چونکە کەباب خۆی بەتامە. ئەمە دەربارەی خواردنی ئەو خواردنانەیە کە بەتام نین، وەک خواردنێکی بێتام کە پێویستی بە هەموو هەوڵێکە بۆ خواردنی. ببە بە کەسێکی ئاشتی خواز. بوون بە کەسێکی ئاشتی خواز زیاتر لەوەی کە تەنها دڵنیا بیت کە لە پەیوەندیەکانتدا لەگەڵ ئەندامەکان ئاشت بوویتێتەوە. بەڵکو ئەوە بانگت دەکات بۆ هاندان و یارمەتیدان بۆ ئاشتکردنەوەی ئەو ئەندامانەی کڵێساکەت کە پەیوەندیان باش نییە لەگەڵ یەکتر. کاتێک کڵێسای فیلیپی تووشی ناکۆچێک بوو کە هەڕەشە بوو لەسەر یەکڕیزی و یەکگرتووی کڵێسای فیلیپی، پۆلس یەکەم جار قسەی بۆ خەڵکە تاوانبارەکان کرد. لە ئۆدیا دەپاڕێمەوە و لە سینتخی دەپاڕێمەوە کە بە یەکبوونیان لەگەڵ مەسیح هاوبیر بن. فیلیپی 4:2. بەڵام تێبینی بکە کە پۆلس لێرەدا نەوەستا. پاشان داوای یارمەتی لە ئەندامەکانی تر دەکات. بەڵێ، تۆش ئەی هاوڕێی دڵسۆزم، داوات لێ دەکەم یارمەتیان بدەیت، چونکە هەردووچیان لە ڕاگەیاندنی پەیامی ئینجیلدا شانبەشانی من تێکۆشاون، لەگەڵ کلیمنتۆس و هاوکارانی دیکەم کە ناویان لە پەرتووکی ژیانە. فیلیپی 4:3. وا دابنێ کە تۆ دەزانیت کە 2 ئەندام لە کڵەساکات ناکۆچی لە نێوانیاندایە. دەتوانی لە پشتەوە بوەستیت و هیچ نەکەیت. ئەمە ئاسانترین ڕێگەیە کە پێیدا بڕۆیت. بەڵام تۆ بانگ کراوی بۆ ئەوەی کە هەموو هەوڵێک بدەیت بۆ یەکگرتووی. شێوازی ئەم هەوڵدانە پەیوەستە بە بارودۆخەکەوە. لە هەندێک بارودۆخدا لەوانەیە چاوپێکەوتنێک ڕێک بخەیت لە نێوانیاندا. لە هەندێکی تردا لەوانەیە بچیت بۆ لای کەسێک کە لەگەڵ کەسانی تر لە ئاشتیدا نییە و لە ڕێگەی کتێبی پیرۆزەوە هانیان بدەیت کە ئاشت ببنەوە. ئەمە پێویستی بە دانایی هەیە. بەڵام لە هەموو حاڵەتێکدا کارکردن بۆ یەکگرتووی واتە بە شێوەیەکی چاڵاک ببیت بە کەسێکی ئاشتی خواز.
هەروەک عیسای مەسیح دەفەرموێت خۆزگە دەخوازرێت بە ئاشتی خوازان ببە بە ئامرازی پەیوەندی لە نێوان باوەڕداراندا. لە سروشتی گونەهباری خۆماندا دەمانوێت ئەو کەسانەی کە وەک خۆمان نین لە خۆمانیان دوور بخەینەوە. لە سروشتی گونەهباری خۆماندا تەنها دەمانەوێت لەگەڵ ئەو کەسانەدا هاوڕێیەتی دروست بکەین کە سوودمان پێدەبەخشن و پەیوەندی لەگەڵ کەسانی تردا فەرامۆش بکەین. بۆ نمونە هەندێک جار هەندێک لە باوەڕدارانی کورد بە پەرۆشن بۆ هاوڕێیەتیکردن لەگەڵ بیانیەکان، بەڵام بەداخەوە نایەنەوێ نزیک بن لە کوردەکانی دیکە. بەڵام ئەم حەزە سروشتیانە نەگونجاون بۆ دامەزراندنی یەکگرتوویی. کەواتە لە سەرەتاترین ئاسدا پێویستە دڵنیا بین کە ئێمە تەنها هاوڕێیەتی و کات بەسەربردن لەگەڵ ئەو کەسانەدا دروست ناکەین کە هاوشێوەی ئێمەن و کات بەسەربردن لەگەڵیان کارێکی ئاسانە. کارکردنی ڕاستەقینە بۆ یەکگرتوویی بانگمان دەکات کە کاری زیاتر بکەین بۆ ئەوەی ئەو باوەڕدارانە کۆبکەینەوە کە بە شێوەیەکی ئاسایی کات بەیەکەوە بەسەر نابن. ئەمە بیرۆکەیەکە لەسەر ئەوەی کە چۆن ئەمە ئەنجام بدەیت. جاری داهاتوو کاتێک خەڵکی بانکێش دەکەیت لە کڵێساوە بۆ ماڵەکەت، دوو کەس بانکێش بکە کە بە شێوەیەکی ئاسایی کاتەکانیان بەیەکەوە بەسەر نابن. ڕێگە بدە ماڵەکەت ئەو شوێنە بێت کە تێیدا دەتوانن یەکتر بناسن و دەست بکەن بە دروستکردنی هاوڕێیەتیەک کە لەوانەیە هەرگیز نەیانتوانیوە بەو شێوەیە گەشەی پێ بدەن. کاتێک دوو باوەڕدار کە بەپێی کەسایەتی دنیایی خۆیان هاوڕێ نین، هاوڕێیەتیەکی بەهێز و پڕ لە خۆشەویستی لە نێوانیاندا هەیە، خۆشەویستی مەسیح بەڕوونی لە هاوڕێیەتیەکەیاندا دەردەکەوێت. ببە بە کەسێکی دڵشاد و خەمبار. پۆلس وەک جەستەی مرۆڤ ئاماژە بەوە دەکات. جا ئێستا ئەندام زۆرن بەڵام لەش یەکە. یەکەم کۆڕنسۆس 12:20. خاڵێکی گرنگ کە پۆلس لەم لێکچوونە دەیچێشێت ئەوەیە ئەگەر ئەندامێک ئازاری هەبوو هەموو ئەندامان لەگەڵیدا ئازار دەچێژن. ئەگەر ئەندامێک ڕێزی لێنرا هەموو ئەندامان لەگەڵیدا خۆشحاڵ دەبن. یەکەم کۆڕنسۆس 12:26. هەروەها بە شێوەیەکی کردداری ئەگەر ئێمە کار بۆ یەکگرتوویی بکەین پێویستە لەگەڵ دڵشادان دڵشاد بین. بگرین لەگەڵ ئەوانەی دەگرێن. ڕۆما 12:15. واتە بەشداریکردن لە ئاهەنگەکانی لەدایکبوون و ئامادەبوون لە پرسە و ماتەمینەکان. واتە نووسینی نامەی پیرۆزبایی و هەروەها نامەی هاوسۆزی دەربڕین. هەموو ئەم شتانە پێویستی بەوەیە کە یەکتری بەباشی بناسین و بە تەواوی ئاگادار بین کاتێک خوشک و براکانمان دڵشادن یاخود دەگرین. کامەش دووبارە پێویستی بە هەوڵدانی چاڵاکی خۆمانە. بوون لەگەڵ ئەندامانی کڵەساکەت لە بەرزی و نزمی ژیانیاندا یارمەتی دروستکردنی یەکگرتوویەکی گەورەتر و خۆڕاگرتر دەدات. پەیامی مزجێنی ئینجیل بکە بە مەرکەزیەت لە ژیانتدا. گرنگترین شت ئەوەیە کە ئەگەر کار بکەیت بۆ یەکگرتوویی لە کڵەساکەتدا پێویستە پەیامی مزجێنی بکەیت بە مەرکەزیەت لە ژیانتدا. لە ڕێگەی پەیامی مزجێنیەوە ئینجیلەوە هەموو ئەندامەکانی کڵەساکەت لەگەڵ مەسیح یەکیان گرتووە. لەبەر ئەوە هەموو ئەندامانی کڵەساکەت لەگەڵ یەکیان گرتووە لەلایەن خوداوە. تێبینی بکە کە چۆن پۆلس بە تایبەتی ئاماژە بۆ باوەڕدارانی فیلیپی دەکات. هەموو ئەوانەی کە پێویستیان بەوە بوو هەموو هەوڵێک بدەن بۆ یەکگرتووی هەمویان ناویان لە کتێبی ژیاندا تۆمار کراوە. فیلیپی 4:3. لەبەر ئەوە ئێمە هەمومان وەک هاوڵاتیەکی نیشتەجێی ئاسمان ژیانی هەتاهەتایی بەیەکەوە بەسەر دەبەین و ستایشی ڕزگارکەرمان دەکەین کە عیسای مەسیحە. یەکگرتووی لەم ژیانەدا لەسەر زەوی شتێکە شایانی ئەوەیە کە بۆی بجەنجین. ئێمە پێویستە مزجێنیەکەمان لەبیر بێت. لەبەر ئەوەی تەنها بەهێزی مزجێنی کڵێسایەکی هەمەڕەنجی وەک کڵێساکەی تۆ یان وەک کڵێساکەی من دەتوانێت خۆشەویستی ڕاستەقینە و یەکگرتووی هەبێت. باوەڕی هاوبەش لە مزجێنیەکەدا هەموو ئەندامە جیاوازەکان بەیەکەوە دەبەستێتەوە. لە ڕاستیدا ئەمە ئەو خۆشەویستی و یەکگرتوویەیە کە دواتر خزمەتی ئینجیلی لە کڵێسادا بەهێز دەکات. بەیەک دڵ تێدەکۆشن لە پێناوی ئەو باوەڕەی کە لەسەر بناغەی پەیامی ئینجیلە. فیلیپی 1:27. هێزی پەیامی مزجێنی بۆ تێکشکاندنی گوناه لەلایەن بێباوەڕانەوە دەبیندرێت کاتێک ئەندامانی کڵێسا یەکتریان خۆش دەوێت.
تەنانەت لە کاتە قورس و پڕمشت و مڕ و دەمەقاڵەکانیشدا.